بەپێی راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان و دەستگای مافی مرۆڤی عێراق و دەستەی سربەخۆی مافی مرۆڤی هەرێم و ڕێکخراوە جیهانی و ناوخۆیەکانی مافی مرۆڤ ئەشکەنجەدانی زیندانی کراوان لە گرتوخانەکانی هەرێم لە ئاستێکی مەترسیداردایە بە جۆرێک لە دیاردا تێپەڕی کردووە. تأخری محاکمە دواکەوتنی محاکمە ئەشکەنجەیە، دانانیان لە شوێنێکی قەرەباڵغ ئەشکەنجەیە، نەبوونی مەرجەکانی تەندروستی ئەشکەنجەیە، نەبوونی تەواوکردنی خوێندن ئەشکەنجەیە، ئەو شوێنە پیسەی کە هەوا گۆڕچێنیە ئەشکەنجەیە، نەبوونی ڕاضە ئەشکەنجەیە، نەبوونی خواردنی تەندروست. ئەگەر پێدابێ ئەشکەنجە هەر ئەوە نێت تۆ کابرا بێنی بە کێوە لە ئەلیفەوە تاکو یایی بە نسبەی جیاواز لێرە و لەوێ وجودی هەیە. قەرەباڵغی سوزنەکانەوە هەمومان اعترافی پێ دەکەین نەبوونی خواردنی تەندروست بۆ ئەو کەسانی کە پێویستیان بە خواردنی تایبەتە. ئەوەش جۆرێکە لە هەندێک سجن ئێمە 3 بەقەدەر 4 بەقەدەر توانای خۆی خەڵکی تێدا ئەی ئەشکەنجە ئەوانە ئەشکەنجە. دەستەی سربەخۆی مافی مرۆڤی هەرێم ڕای دەگەنێت تەنها ڕێگا بۆ ڕێگریکردن لە ئەشکەنجە نەدانی زیندانی کراوان لەلایەن هێزە ئەمنیەکان ویژدانی ئەفسەرانی لێکۆلەرە، ئەگەرنا نەیاسا نەچاودێریکردنی ڕێکخراو و دەستەکەمان ناتوانێت کۆتایی بهێنێت بەو دیاردەیە. ئێمە لە دەستی سربەخۆی مافی مرۆڤ لایەنە پەیوەندیدارەکانمان جارە ئاگادار کردوتەوە لە سەربوونی ئەشکەنجەدان. ئەمە دەمێنێتەوە لای ئەو لایەنەی. ئەمەش یەکێکە لە کێشەکانی کە ڕوبەڕووی لێپرسینەوە لەو کەسانە دەبێتن کە ئەشکەنجە ئەنجام دەدەن، چونکە هەندێک ڕێکاری یاسایی هەن ڕێگرن ڕێ لەوە دەگرن کە ئەو کەسەیە لێپرسینەوەیەکی بێلایەنانەی تایبەتمەندی لەگەڵ بکرێتن. بۆ نمونە پێویستی بە وەرگرتنی ڕەزامەندی لایەنی سەری خۆی هەیە، دەکرێت لایەنێکی سەری خۆ ڕەزامەندی نەداتن و کەیسەکە بە تەواوی حەسم نەکرێت. پۆلیس یەکێکە لەو لایەنە ئەمنیانەی لەلایەن ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و دەستەی سربەخۆی مافی مرۆڤی هەرێم بە تۆمەتی ئەشکەنجەدانی زیندانی کراوان تۆمەتبار دەکرێت، بەڵام وتەبێژی پۆلیسی هەولێر ڕەتی دەکاتەوە کە ئەوان ئەشکەنجەی زیندانی کراوانیان دابێت. ڕەتکردنەوەی ئەو تۆمەتانەکە دەخرێتە پاڵ ئێمە بە زمانی من نابێ، بەکاردەوەکانمان دەبێتن با بچنە گرتوخانەکانی کاتیەکانی شاری هەولێر، با بێن پەراوەکانی لێکۆڵینەوە، با وتە لە تۆمەتباران و ئەو گومان لێکرانە وەرگرنکەوە هەیە. ئەوان دەزان ئاخۆ بڕیار لە کارەکانی ئێمە دەدەن، ئاخۆ ئێمە تۆمەتبارینیاننا بە ئەنجامدا ئەو و ئەشکەنجەدان. لە بەڕێوەبەرەتی پۆلیسی پارێزگای هەولێر وەم دەتوانم بڵێم بە هەر 3 پارێزگای هەرێمی کوردستان کمترین حاڵەتی ئەشکەنجەدان. هەرچەندە بەپێی یاسا و بنەماکانی مافی مرۆڤ ئەشکەنجەدانی زیندانیان و ڕاگیراوان لەلایەن هێزە ئەمنیەکان بەکارێکی نایاسایی و دژی مافی مرۆڤ دادەندرێت، بەڵام نەیاسا و نەفشارەکانی چالاکان و ڕێکخراوەکان نەیانتوانیوە کاریگەری ئەرێنیان هەبێ بۆ کۆتایی هێنان بە ئەشکەنجەدانی زیندانی کراوان لە هەرێمی کوردستان. بە جۆرێک بەپێی ئامارە نافەرمیەکان ساڵ دوای ساڵ ڕێژەی ئەشکەنجەدانی زیندانی کراوان زیاتر دەبێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.